المؤمنین دایکی بڕوادار، خۆشەویستەکەی خوای پەروەردگار، هاوسەر و هاوڕێی ئەحمەدی موختار، کچی بێوێنەی هاوڕێی پاکی غار. ئایەی یازدەی نور زۆر بەڕووناکی، باسی تۆ دەکات بۆ داوێن پاکی. تۆ دایکی هەموو بڕوادارانی، سەردێڕی پاکی نێو ئافرەتانی. پێشەنگی بڕوا و زانست و چاکیت، خۆی دابەزینی ئایەتی پاکیت. دایەگیان تاک و دوا چرکەی ژیان، هەنای چاومانی و جێگری دڵان. گەرچی نەفامێک بەبێ فام و هۆش، پلە و پایەی تۆی لێبوو فەرامۆژ. شەمشەمە کوێرە لەبەر ڕووناکی، چاوی هەڵنایەت بۆ ڕاستی و پاکی. لە دوای سوورەی نور هەروە لە تاوان، ڕێبوارە لە شوێنە پێی شەیتان. 1400 ساڵ لە دوای بوختان، دوای ڕەنجاندنی دڵی مومنان. کەچی نەفامێک دوو ڕووی بێچارە، وڕەوڕ ئەکات ئیمڕۆ دووبارە. دایکی سەربەرزم المؤمنین، شەیتان دوای کۆچت کەوتە زاری و شین. چونکە لە ئاستی ناوی پاکی تۆ، بێدەسەڵات بوو وێڵ و ڕەنجەڕۆ. بۆیە هەر ڕۆژێک ڕێبوارێکی ئەو، بەهۆی ناوی تۆ ڕووی ڕەشە وەک شەو. بەڵام هەتاکو و هاتنی مەحشەر، گیانبازین لە ڕێی خودا و پێغەمبەر. فەرمانی خوایە بۆ پلەی دایکم، وأزواجه أمهاتهم، وأزواجه أمهاتهم، وأزواجه أمهاتهم.